هەموو مناڵان گورج و گۆڵە گورج و گۆڵ هاوڕێی هەموو مناڵان گورج و گۆڵ گورج و گۆڵ سەفەر ئەکاو ئەگەڕێ بۆ شار و بۆ شارۆچکەو بۆ لادێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ چێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ گورج و گۆڵ 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 چۆنی؟ زۆر باشم، ئەی تۆ چۆنی؟ لێ چییە؟ وەڵام من زۆر باشم. هەر بیرم لەو برادرانەمە کردە هاوڵەکانم هاوڕێکانم. زۆر خۆشن، هاوڕێکانمان زۆر باشن. باشە بۆ نەچین بۆ دیهاتێکی کۆیەش. کامیان؟ هەرمۆتە. هەرمۆتە؟ ئەڵێن لەوێ زەیتون زۆرە حەزەکەم با بڕۆین. زۆری لێیە. مەسیحیشن. بەڕاستە؟ واڵڵا. وەڵا خۆشە. بڕۆین؟ ئەڕۆین. با بڕۆین. با بڕۆین. گەلێ جوان و بێگەنگەم لەسەر ڕووی باڵەکانم جوانە خاڵەکانم ئەپولێ ڕەنگە و ڕەنگەم گەلێ جوان و بێگەنگەم لەسەر ڕووی باڵەکانم جوانە خاڵەکانم مناڵە خۆشەویستەکان، هەرمۆتە دێیەکە لە دێیەکانی شاری کۆیە. جا لەگەڵ مابن با بڕۆین مناڵەکانە بناسین و بیانکەینە هاوڕێ خۆمان. با بڕۆین. چۆنی؟ باشی. بژیت خەڵکی شوێی؟ خەڵکی هەرمۆتە. هەرمۆتە؟ بەرێ. ناو چییە؟ ناوم سۆڤانە. کێ؟ سۆڤان. سۆڤان. بەرێ. خۆشە ناوەکە و. باشە تۆ حەزە لە یاری دووگۆڵی هەیە؟ بەرێ.
لە پۆلی چەنی؟ پۆلی یەک. زۆر باشە. زیرەکی؟ بەرێ. باشە. گۆرانی زانی؟ بەرێ. سەڵتی خۆشە؟ بەرێ. تۆزە گۆرانی بۆ بڵێ. ناري 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 من جماله ناري ناري قلبي من جرانه من نظرة غلي اللحظة دمنا ما سوا حبيبي ده أجمل كلام عيونه قالوا للهوى حبيبي ده ناري ناري. زۆر باشە زۆر باشە. ئەی گۆرانی کوردی؟ كردي؟ مينا خانم مينا نادو لجانم مينا أشارنا صبلا أشير كرد خانم جانم دو نارم دا إنك عم برو. زۆر باشە ئافرین زۆر سپاس. چۆنی؟ باشی ئافرین. ناو چییە؟ ناوم ڤینایە. ڤینا. ئەزای من ناوم چییە؟ نازانم. من ناوم گورجوگۆڵە. باشە. خەڵکی کوێی؟ خەڵکی هەرمۆتا. هەرمۆتا. باشە تۆ لە پۆلی چەنی؟ پۆلی یەک. لە پۆلیەکی؟ زیرەکی؟ زۆر باشە. ئەگە جوانە. حەز لە چێ ئەهینە میوەیەکە؟ هەنار. هەنار زۆر باشە. هەنار باشە بیخۆی باشە؟ باشە. تۆ گۆرانی زانی؟ گۆرانێکم بۆڵێ؟ شش پەپوولەکەی گۆشەی باغەکەم هەر بێ ئێوەیە ئاخوداغەکەم موژدە بێ موژدە بێمەوەلاتان هێمان بژاری بە قسەی هیواتان شش پەپوولەکەی گۆشەی باغەکەم. زۆر باشە گۆرانیش زانیوە. چۆنی؟ باشی. بزیت. ناو چییە؟ ڕاکان. ڕاکان. زۆر باشە. ئەزای من ناو چییە؟ من ناوم گورجوگۆڵە. تۆ خەڵکی کوێی؟ هەرمۆتا. هەرمۆتا. زۆر باشە. باشە تۆ لە مەکتەبی؟ بەرێ. لە چەندی؟ هەشتم تاوەست. زۆر باشە ئافەریم. تۆ گۆرانی زانی؟ بۆمان بڵێ. كريدم أيلا مالا مالا كريدم أيلا مالا مالا أي المشوين كنت كيك صارا نيم دادا أي ولا خالا قردي دزدا قد دور بينم لو أول خميس لك دور بينم لو علين لكن بلاتوا لو علين لكن بلاتوا زلفك يا أخو قاتوا نيم دادا أي ولا خالا قردي تسلا قد دور بينم لباوش خميس لك دور بينم. زۆر باشە ئافەریم. زۆر سپاس. چۆنی؟ باشی. ئەوە چیەکەی؟ گەوەدەکە. بە چی یاریەکەیت؟ دەمانچەی ئاویە؟ ئاخر نابێ ئاو زۆر سەرف بکەیت. نابێ سەرفی بکەیت. ئاو بۆ خواردنەوەیە. باشە. ناخە سەرفی مەکە. بۆ شتیکەی دانێ باشە؟ زۆر باشە. ناو چییە؟ نانسی. نانسی. ئەزای من ناوم چییە؟ من ناوم گورجوگۆڵە. گورجوگۆڵ. گورجوگۆڵ. باشە تۆ لە مەکتەبی؟ لە چەندی؟ شەش. زۆر باشە. زیرەکی؟ ئەی گۆرانی زانی؟ ئەی شعر؟ هەیدە شعرێکم بۆ بڵێ دەی. توبة كانت وانا كانت دولة نفس الرامة كانت وفياي هي مقولة كي روحي مني زۆر باشە. ئەوە چیەکەی؟ زۆر لاندنێک. ناو چییە؟ ساندرا. ساندرا؟ ئەزای من ناوم چییە؟ من ناوم گورجوگۆڵە گورجوگۆڵ. ئەبی بە هاوڕێی من؟ لە پۆلی چەنی؟ شەشەی سەرەتایی. ئافەریم. زیرەکی؟ ئەی باشە. حەزت لە چ ڕەنگێکە؟ سوور. بۆچی؟ جوان. زۆر باشە. باشە گۆرانی زانی؟ نەخێر. ئەی بۆ نایزانی؟ ئەی شعر؟
بخير ئەی خەڵکی چی تۆ زۆر باشە زۆر سپاس ناو چییە؟ مەترسا مالك مەترسا مناڵ هینە مناڵم خۆشەوێت چۆنێن؟ ئەبن بە هاوڕێم ئافرین چەپڵێ لێیان فەرمون لەگەڵ ئەم گۆرانی قوتابخانەی هەرمۆتی سەرەتایی تەمەن و 6 ساڵان فەرمون زۆر باشە جەڵێکی قایم لێ بەدا ئێستاش بە چاپەکەوتنی لەگەڵ مامۆستای هونەری قوتابخانەی هەرمۆتی سەرەتایی بکەین ئەم کاتۆ باش نامۆست باش بەخێر سەرچاو تۆ وەکو مامۆستای هونەرێک قوتابیەکانی چۆن هەڵە سەنجێنی وەڵی زۆرە باشە هەڵە سەنجێن سوودیان پێ دەرێن هەفتە ڕۆژێکی دێن بۆ لایەن لە چالاکی قوتابخانەکانی کۆیەوە هاتیین بۆ ئێرە هەفتێ ڕۆژێک دەرسیان پێ دەرێن نەشید و مۆسیقییان پێ دەرێن ئەو سوودانێکەوە مقڕڕن هەموو ساڵێک پێیان دەرێن لە سنفی 3 و 4 و 5 بەڵێ باشە مامۆستا قوتابیەکانی دڵیان خۆشە دەنجیان زۆر خۆشە و لە تەلەڤیزیۆنی چەند تەڵەبەم بردیە ئێستا هەموو سرودیان هەیە لە تەلەڤیزیۆنی کۆیە 22 مادەی منداڵانم تەزیل کردە تا ئێستا لە تەلەڤیزیۆنی کۆی زۆر باشە مامۆستا هیوادارین هەروە خزمەتی مناڵان بکەیت و دایمێ خوا خەندە لەسەر لی مناڵان بێت زۆر سپاس بۆ تۆ مامۆستا سپاس بۆ ئێوەش بەخێر سەرچاو ئەم کاتەوە باش مامۆستا خێری سەرچاوم کات باش ئەتوانی خۆتمان پێ بناسێنی بەڵێ من ناوم دنەحا تۆمە یوسف تەمان خوێندکارم بۆ قەشاتی ڕەمان ئەخوێنم لە بەغا خوێندکارم لە وێندرێ مەرحەلەی چوارم تەواو کردیە بووم بە مەرحەلەی 5 طبعا 2 ساڵ فەلسەفەم خوێندیە ئێستاش 2 ساڵی کەش لاهەوە دەخۆنین و تەواوی زۆر سپاس منیش ناوم گرجوگۆڵە باش مامۆستا ئەتوانی باسیشی هەرمەتەوان بۆ بکەیت بەڵێ طبعا هەرمەوەتە گوندێکی زۆر
بڵێن ینی دێرین و کۆنا دەتوانین تاریخی طبعا ینی زۆری برێن کۆنە و لە مێژە دروست کراوە حسب برێن مێژوو بڕۆین طبعا 2-3 کیلۆمتر زیاتر گوند بۆ لە تۆبزاوە برێن تا شیلە هەمووی خان و بەر بووە مەزاریشی زۆر تێدایە احتیادی 7 کەنیسەی لێ بووە ئەو دێڕەی کە دێری برێن پێی دەڵێن دێری مەڕبێهنام ئەو مەڕبێنە قەدیشە طبعا خاص کراوە لە بۆ ئەوەی برێن قەشەی لێ دەبرچی ئەو ڕەبانی لێ دەبرچی لە بۆ ئەو کەنیسانە طبعا ئەو کەنیسە ئێستاش لێ ئێستاکە ئەو مەراسیمانە لێکرا لە ساڵی 1868 دروست کراوە لە پاش کە ئەو وەختی برێن کە گوند یان تووشی زۆر تەنگە سەڵەمی و برێن نەخۆشی شتوا بووە کە خەڵک چۆلیان کردو ڕۆیشتین دوای ئەو کەنیسە دروست کراوە لەم ساڵەدا. بەڵێ لە شتە بەناوبانگەکانی هەرمۆتە ئەتوانی شتێکم باسکەی طبعا هەرمۆتە ئەکەیت زۆر بەناوبانگە بە زەیتون و زەیتون طبعا شتێکی زۆر بەقیمت و برێمە پیرۆزە لە کنمان. بەڵێ باشە مناڵان زۆر سەردانی کەنیسەکانەکەن بەڵێ طبعا منهجمان هەیە لە خۆمان ساڵانە لە برێن هاویندا طبعا مناڵان فێر دەکەین خصوصا پێی دەرێن تەناول ئەوەل لە تقریبا لە 4 ڕۆژەوە زیاتر دەبێتن مناڵان فێر دەکەین لە مەراسیمی نوێژیدا و فێرکردنی برێن دین و دیانەتی مەسیحیدا. بەڵێ ئەتوانی یەکێ لەو سروودە ئاینیە مەسیحانەمان بۆ بڵیت؟ بەڵێ ناو چییە؟ خەڵکی کوێی؟ هەرمۆتە. لە چ قوتابخانەیەکی؟ هەرمۆتە سەرەتایی. ئەی لە پۆلی چەنی؟ سەرەمی سەرەتایی. زۆر باشە. منیش خۆمە پێ بناسیێنم. من ناوم گورجوگۆڵە. شار و دیهاتەکان ئەگەڕێم بۆی کە مناڵام کەمە هاوڕێی خۆم. باشە تۆ چی ئاینێکی؟ زۆر باشە ئافرین. هاتێی تۆ برای ناسینیت؟ بەری. زۆر لەوە چیت پێکەنینەکە زۆر جوانی پێ بکەنە تۆزێ پێکەنە دی پێکەنە ماچەکە بێ مەرجەکە دی ماچم بکە ئەو بۆ ماچم ناگەی ماچ بکە دی ماچ بکە زۆر خۆشە. ئەم کاتە باش. ئەم کاتە باش. ناوت چییە؟ دایانە. زۆر باشە منیش ناوم گورجوگۆڵە. دایانە لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەندی؟ پێنجەمی سەرەتایی. زیرێکی لە وانەکانتە؟ بەڵێ. زۆر باشە. ئەی خەڵکی کوێی؟ خەڵکی هەرمۆتە. ئافرین. ئاینتان چییە؟ مەسیحی. باشە زۆر. نیۆڕۆ چیتانەیە؟ کفتە. بەخوا خۆشە. نیۆڕێمە بۆ ماڵیەوە باشە؟ بەڵێ. ئەی باشە تۆ لە چ قوتابخانەیەکی لە هەرمۆتە؟
هەرمووتەی سەرەتایی. زۆر باشە. گۆرانی زانی؟ بەڵێ گۆرانێکی سریانیمان بۆ بڵێ باشە؟ بەڵێ. فەرموو. Cepat, tak sekali boleh. بەڵێ ئەم ماڵی ئێمەیە. زۆر باشە، ماڵەکەتان خۆشە. لای ئەمە گرجگۆ لەهاتیە ماڵی ئێمە نانخوات. سپاس دەکەم، پێ خوشحاڵم بەناسیینێ. فەرموو نان بخۆم. ئاخە شەرمەکەم. شەرمێ مەکە ماڵی خۆتانە. ئێدە باشە دی با نانەکەمان بخۆی.
بابا بەڕاستی سەفەرێکی خۆش بوو هەرمۆتە ئەو مناڵانە نانسێر براکەنیاوی چی بوو؟ ڕاستی نابوو باخوا سەفەرێکی خۆش بوو دایانە ماڵیشان خۆش بوو ئەو نیوەڕۆیە کفتەشیانە بوو خۆزگەم بە خواردێت ئەی چۆن زانی بەشی منیشی نێناوە قەی ناکە من بیخۆمەک وایە تۆش خواردی بێتێ ئای ناکە دەی باشە خواحافیزی نەکەین با خواحافیزوەی بکەین باش مناڵە خۆشەویستەکان تا دیدارێکی کە خواتان لەگەڵ منیش خواتان لەگەڵ خواحافیز هەموو مناڵان گورج و گۆڵە گورج و گۆڵ هاوڕێی هەموو مناڵان گورج و گۆڵ گورج و گۆڵ سەفەر ئەکاو ئەگەڕێ بۆ شار و بۆ شارۆچکەو بۆ لادێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ چێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ گورج و گۆڵ 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 گورج و گۆڵ